و گوپی که گرینگه ام بزن بیگلو جالی چافدر اما چاوت نخواندن بريس عادل محمود چافدری سیاسی لعمان دیگرمه بريس عادل دنباش ایدی پریوچونا دوام گوپیت کا بغداد اردن و ببرهبونا و کما هم لسر استی ولاتین بباندور اندبره چه کسی نیکم به چه وزیرین در ببن تو چاد بینی گلو او دکار عراقی لوان پرزگری که هنه که دور بخکو هنه من وجهة نظري القمة جاءت تيروان بتروانيني من نحن نعلم لوتكاكا لم ترى نتائج ملموسة على الأرض لأنجامي أوابوا لوتكاي بيشتر هيج أنجامي كمان نبيني هروها بۆ جەختکردنەوەیە لەسەر شەراکەتی هەرێمەتی شەراکەتی نێوان وڵاتانی ناوچەکە هنالك الشمال العراقي دەبینین چەندین دەست درێژی لە دەکرێتە سەر باکووری عێراق کە مەبەستم هەرێمی کوردستانە چ لەلایەن تورکیا خۆ لە ئێران لەلایەن ئێرانەوە ئێمە ناتوانین هەموو لووتکەکە بەسەر بواری ئەمنیدا بگشتێنین چونکە لەوانەیە چەند ڕەهەندێکی ئابووریش تێدا بێت لەوانەیە ئەنجامی لووتکەکە هەندێک بڕیاری سیاسی یاخۆت ئەمنیش دەربکەن و هیوادار ئێمە چاوەڕێ دەکەین کە لەو لووتکەیەدا چەندین دیدار و کۆبوونەوە لە نێوان وڵاتانی ناوچەکە بەڕێوە بچێت بە تایبەت کە شتێکی زۆر ئاساییە ئەگەر بڵێنوە لەوانەیە کە ئێران لەگەڵ وڵاتانی کەندا و کۆ دەبێتەوە چونکە هەموو لایەنەکان تێیدا بەشدارن لەوانەیە ئاراستەکان گۆڕانکاریان بەسەردا بێت لەو لووتکەیەدا ئێمە وەک دەزانین کە دۆخی عێراق تا ڕادەیەک ناسەقامگیرە ئێمە هیوادارین کە ئەو لووتکەیە بتوانێت ئەنجامی باش بەدەستەوە بدات بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە هەروەها تەحەدیات و ئالنگاریەکان زۆر گەورەن لە بەردەم عێراق تا ئێستا نەتوانراوە برینەکانی عێراق بە یەکجاری بە تەواوی ساڕێژ بکرێن بەڵام لەوانەیە ئەم لووتکەیە ببێتە هۆی ئەوەی کە زیاتر لەسەر ئاستی نێودەوڵەتی دەنگی زیاتر بەرز بکرێتەوە بۆ هاوکاریکردنی عێراق هیوادارین کە ئەو ئەنجامانەی بەدەستەوە دەدرێن هەمان ئەو ئەنجامانە نەبن کە لە لووتگەڕیەکەمی لووتکەی بەغدادا بەڵێ برێست عادل پتر ڕەهەندێکی و پتر پرسێک هاتنە بەحەزکردن تنێ ڕەهەندێ ئەمنی نەبووە پێشێلکردنە سەروەریە عێراقی مژارە گرتنە ئاڤێل سەر عێراقێک و خەڵکی عێراقی خەریکە دێ خەندقیش تێنادا ئەڤە محەممەد شیعسوودانیژی تەکیل سەرهەندێک کرد مژارە گەشە پێدانا ژێرخانە عێراقیەک و لاوازە مژارە بەگەریانە پارێندزیەن عێراقیە لە دەرڤە کو سەرێک وەزیرە عێراقی داخواست کرد بۆ عێراق ئەنی کومێکە بابەت و پرسان بۆ ڕایەگەشتی زۆر بە ئەشکرا دە چارچۆڤێ گوپیتکێدا هاتنە بەحەزکردن کەواتە ئەم بووێیەکە چت بێژین گەلو دەبێت و ئەو وڵاتێن باندوریژی سەر عێراقی لێرە گۆداریەتکەن بەرهەڤن بە تێڕوانینی من واضح ڕوون و ئاشکرا تا ئێستا تا ئێستا هیچ لێک تێگەیشتن لە بواری ئاو لە بواری پشکی عێراق لە ئاوی نێودەوڵەتی لە نێوان عێراق لەگەڵ هەریەک لە وڵاتانی ئێران و تورکیا نەهاتۆتە ئاراوە بەڵێ عێراق کێشەی هەیە کێشەی ئاوی هەیە کێشەی وزەی هەیە کێشەی ئەمنی هەیە کێشەی داودەرمانی هەیە
ئەو پێویستە هەروەها کێشەیەکی دیکە کێشەی ئەمنیە کە پێویستە ئەو دەست درێژیانە دەکرێنە سەر خاکی باکووری ئەو وڵاتە ڕابگیرێن لەلایەن وڵاتانی دراوسێوە کێشەی ئاوی کێشەیەکی ڕوون و ئاشکرایە هەموو لایەنەکان دەنگیان هەڵبڕیوە بۆ پاڵپشتیکردن لە عێراق لە گەڕانەوەی پشکی مافی لە ئاوی نێودەوڵەتی بەڵام تا ئێستا نەمان بینی و هیچ هەنگاوێکی جددی لەلایەن وڵاتانی ئێران و تورکیاوە بۆ ئەو چارەسەرکردنی ئەو دۆسیە و بندێت من لەو باوەڕەدام ئەوەی تا ئێستاش کراوە ئەو گفتوگۆ و دەنگەی کە بەرزیش کراوەتەوە وەک ناڕەزایەتی یاخۆت ناردنی پەیام بۆ ئەو دوو وڵاتە تەنها حوبری سەر کاغەزە من لەو باوەڕدام ئێستا لە ڕاستیدا من زۆر گەشتبین نیم بە دۆسیەی ئاو لە نێوان عێراق و ئەو دوو وڵاتە چونکە جگە لە دۆسیەی ئاو دەبینین هیچ بە گوێ بە سەروەری و دراوسێ چاکیش لەگەڵ عێراق نادرێت بە کەیفی خۆیان ئەو وڵاتانە دەستدرێژی دەکەنە سەر خاکەکەی کەواتە ئەگەر لە ڕووی ئەمنیەوە هیچ حسابێک بۆ وڵاتی دراوسێیان نەکەن من هیچ گەشتبین نیم بۆ دۆسیەی ئاویش لە نێوان عێراق و ئەو دوو وڵاتە بەڵام پێویستە ئیرادەیەکی نێودەوڵەتی هەبێت بۆ دەست هاتنە سەرخەت و چارەسەرکردنی ئەو کێشانە دەبینین تا ئێستا شەڕەشەکانی ئێرهاب تیرۆر عێراق بەردەوامن قال سباس بريس عادل محمود شاف ديري سياسي لعمان صبرتي دوام قبيت بغداد ام بهاب راغفتي